هەڵەبجە پاشەوەی کراوەتە پارێزگا تا ئێستا جموجوڵی بازرگانی تیدا وەرەپێش نەبراوە. بۆیە ساڵانە چەند پێشنگا و فستیڤاڵ لە بوارە جیاوازەکاندا دەکرێتەوە کە ئامانج لەوەش بژانەوەی ئابووری پارێزگاکە و دروستکردنی بازاڕە بۆ بەرەمە جۆرە و جۆرەکان. لە ساڵانی ئایندا ژمارەیەکی بەرچاوتر و فراوانتر لە خاوەن کارە دەستیەکان و هونەرمەندەکان بەشداری پێ بکەین و هەوڵیش دبین هەر کارێک لێرە جێگەی سەرنج بێ و سەردانیکەران زیاتر ڕوویت لێ بکەن. ئێمە هەماهەنگیان لەگەڵا بکەین لە ڕێگەی خۆمانەوە لە ڕێگەی ژووری بازرگانی و پاڵپشتی خاوەنکار و هونەرمەندەکانی شاری هەڵەبجە بکەین، دەستڕەنگینەکانی شاری هەڵەبجە بۆ یەک جۆینتێکیان لەگەڵا دروستکەین و بەرەو بەو کارە دەستیە بدەین لێرەش. پارێزگای هەڵەبجە شارێکی پیشەسازی نییە و تا ئێستا بەپێی پێویست کاری بۆ نەکراوە تاکو لە ڕووی ئابووریەوە دەواازەیەکی نێودەوڵەتیە بێت. هەرچەند داڵکەوتەی پارێزگاکە لەسەر سنوورە، بەڵام لە ڕووی دەواازەی نێودەوڵەتیەوە داخراوە و جموجوڵی بازرگانیش سنووردارە. این نوع فعالیت لصنایع دستی بخصوص در حوزه هنرهای ئەم جۆرە چالاکیانە لە بواری پیشەسازی دەستی بە تایبەت لە بواری هونەرە دێرینەکان سەرەڕای لایەنە کلتوریەکە دەناسێنێت. شاری هەڵەبجەش دەتوانێت لەو ڕۆوە گەشە بکات و یارمەتی دەربێ بۆ بواری بەرهەمهێنان و دۆزینەوەی هەلی کار. لەلایەکی تریشەوە یارمەتی دەربێت بۆ ناساندنی ئەم شارە و لەسەر ئاستی ناوخۆیی و نێودەوڵەتی بتوانێت بابەتە کلتوریەکانی لە ڕێی پیشەسازی دەستکردەوە بناسێنێت. هەمیتونێ داشته‌های فرهنگیش رو عرضه بکنه از طریق صنایع دستی. تۆڕی ڕێکخراوەکانی هەڵەبجە کە لە 23 ڕێکخراوی مەدەنی شارەکە پێکدێن ڕۆڵی سەرەکیان بینیوە لە ئەنجامدان و بەڕێوەبردنی فستیڤاڵی جۆرا و جۆر. تاکو و پارێزگاکە لەو کەنارگیریە ڕزگار بکەن و سەرۆکی تۆڕەکەش دەڵێت لە ساڵانی داهاتوودا کار دەکەن چالاکیەکانیان فراوانتر بکەن و خاوەنکار و پیشەوەرانی وڵاتی تورکیا بەشداری فستیڤاڵەکان بکەن. کارێک فراوان نەبێ پێش نەکەوێ گەشە نەکات ئەوەستێ و پاشەکشاکە. بۆ ئێمە خۆشبەختانە توانیمان فستیڤاڵ هێنار بگەینە ئاستێک کە ئێستا لە خواستی ئێمە و ئەم شارا بێت. مێدەگەم پێشنگایش کە ژووری بازرگانی و پیشەسازی هەڵەبجە دەست پێشخەریەتی و ینی سپۆنسەری و ڕێخەری چالاکیەکەی و بە هەمانگی تۆڕی ڕێکخراوەکان بتوانین بۆ ساڵی ئایندە ژماری پارێزگاکان زیاتر بکەین و هەروەها ئەگەر هەوڵێک لە ئارایە تورکیاش لەم ینی ئەو پارێزگایانەی کە کارە دەستیەکانیان بەم کللتور و کەلەپوری ئەماخوا لەم پێشنگایە بەشدار بن. ئابووری ناسان دەڵێن فراوانبوونی فستیڤاڵە کشتتوکاڵەکان و کاری دەستی و بەرەمە خۆماڵیەکان هەنگاوێکی باشە بۆ بەڕێوەپێشبردننی ئابووری سنوورەکە. جگە لەوەش ژمارەیەکی زۆری کاسبکار و خاوەنکار سوودمەند دەبن و داهاتێکیان دەست دەکەوێت. سامان فەتاح، کەناڵی ئاسمانی پەیام، هەڵەبجە.